ئەنجومەنی باڵای دادوەری عێراق میکانیزمی ڕاگەیاندنی حاڵەتی شەڕ و ڕێکارەکانی دژ بە و کەسانەی دامەزراوەکانی دەوڵەت و نوێنەرایەتیە دیپلۆماسیەکان دەکەنە ئامانج ڕوون دەکاتەوە. ئەنجومەنەکە لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە بە ئامادەبوونی فایق زەیدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق کۆبوونەوەی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان بۆ تاوتوێکردنی دوایین پێشاتەکانی عێراق و ناوچەکە بەڕێوەچوو. ئاماژە بۆ درراوە لە کۆبوونەوەکەدا سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری ئەو میکانیزمە دەستوری و یاسایانەی ڕوون کردەوە کە دەبێت لە حاڵەتی شەڕدا پەیڕۆ بکرێن. هەروەها چۆنیەتی گرتنەبەری ڕێوشێنە دادوەریەکانی بەرامبەر بەو کەسانەی پێشێلی دەستور و یاسا دەکەن و هێرشی سەر دامەزراوەکانی دەوڵەت و نوێنەرایەتیە دیپلۆماسیەکان دەکەن خستەڕ. بەڵێ هێرشی سەر پێگەکانی حەشدی شعبی بەردەوامە مەترسی تێوەگلانی عێراقیش لە ململانەیەنەدا هەیە لە کاتێکدا کە خۆی عێراق کۆمەڵێک قەیران و ئاڵۆزی لە ناو خودی عێراقدا ئێستا سەریان هەڵداوە. لەگەڵ میوانەکەم گفتوگۆیان بابەتە دەکەم بەڕێز ڕەحیم عەبوودی سەرکردە لە ڕەوتی حکمەی نیشتیمانی لەگەڵما لە بەغداوە. بەڕێز عەبوودی سپاسکە لەگەڵ کوردستان 24 دەبینین کە بەچڕی پێگەکانی حەشدی شعبی لە عێراق بۆردمان دەکرێن. مەترسی تێوەگلانی عێراق لە ململانەی ناوچەیەکاندا چۆن دەبینی؟ ئەکرێت بڵین ئێستا ڕاستەوخۆ عێراق لەو ململانەیانەدا تێوەگلاوە؟ بسم الله الرحمن الرحيم. تحية لبان سلاولا جنابتو لبينراني كردستان سوچوارش لراستيدا هەوڵدان بۆ ئەوەی کە عێراق ببێتە مەیدانی یەکلاکەرەوەی ناکۆکیانی و دەوڵەتیەکان یاخود هەوڵدان بۆ ئەوەی عێراق ببێتە مەیدانی شەڕ و بەشێک لە شەڕی ناوچەیی قبولکراو نییە بە هیچ شێوەیەک. ئێمە بە توندی ڕەتی دەکەینەوە عێراق پێویستە بە ئەرکی خۆی هەڵسێت، بە ئەرکی یاسای خۆی و بە ئەرکی دیپلۆماسی خۆی هەڵسێت بۆ بەرپرسدانەوەی بە ئامانجگرتنی هێزە ئەمنیەکان جا لە پێشمەرگە بێت یاخود حەشدی شعبی یاخود وەزارەتی بەرگری کە ئەمڕۆ بۆردۆبان کران بە هەموو ڕیزەکانیەوە. ئەمە ڕوونی دەکاتەوە کە هەوڵ دەدرێت کە عێراق ڕابکێشێتە ناو شەڕەوە، بەشێکە لە سیناریۆی ئەوەی کە عێراق قەنە ململانیەوە، عێراق قەنە شەڕەوە. ئەمە سیستەمی کارکردنی دەوڵەتی عێراق نییە. ئێمە دەمانوێت سەقامگیری هەبێت، دەمانەوێت هەموو خەڵک بە ئاشتی بژین. هیچ شێوەیەک دەستدرێژی دەکرێتە سەر سەرواری عێراق لە سەر ئاستی باڵا ئەمە ڕەت کراوەتەوە. پێویستە عێراق لە سەر ئاستی وەزارەتی دەرەوە هەڵسێت بۆ ئەوەی کە ڕەشنووسی نیگەرانی بداتە ئەنجومەنی ئاسایش، هەروەها وڵاتانی کە دەستدرێژیان کردووە. پێویستە وەزارەتی دەرەوەی عێراق بەرپرسیارەتی خۆی هەڵگرێت و کۆمەڵگای نێودەوڵەتیش بە بەرپرسیارەتی خۆی بەرامبەر عێراق هەڵسێت، چونکە عێراق ئەندامی نەتەوە یەکگرتوەکان و دەستدرێژی کراوە لەسەر سەروەریەکەی، چونکە سەقامگیری عێراق بەشێکە لە سەقامگیری ناوچەکە. عێراق مافی بەرپرسدانەوەی هەر جۆرە دوژمنکاری و هێرشکردنێکی هەیە بۆ سەر هاوڵاتیەکانی جا لە پێشمەرگە بێت یاخود هێزەکانی حەشدی شعبی. پێم وایە کە عێراق توانای هەیە کە سەقامگیری وڵاتەکەی خۆی دابین کات، توانای هەیە ئاسمان و زەوی خۆی بپارێزێت ئەگەر هەلی ئەوەی پێ بدرێت. باشە بەڕێز عەبوودی، بەڵام ئەوەی کە هێرشی سەر بنکەکانی حەشدی شعبی دەکرێت یا گروپەکانی بەرەی مقاومە لە نێو خاکی عێراقدا لە وەڵامی ئەو هێرشانەیە کە گروپانە دەیکەنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکەدا پێشتر هۆشداری درا بوو کەم گروپانە کۆنتڕۆڵ بکرێن. بۆچی عێراق نەیتوانی کۆنتڕۆڵیان بکات تا دۆخەکە بکاتە ئەم ئاستە؟ ابتداء الضربات سەرەتا ئەو هێرشانە هەر هەموویان دەکرێنە سەر ڕۆژئاوای عێراق. لە ئەنبار تەنها حەشدی شعبی نەکردوتە ئامانج، بەڵکو هێزە ئەمنیەکانی عێراقی کردوتە ئامانج. ئەمڕۆ وەزارەتی بەرگری عێراق کراوەتە ئامانج. لەلایەکی دیکەوە ئەمە سەرپێشی یاسانە دەوڵەتیەکانن تۆ وەزارەتی بەرگری وڵاتێکی دیکە بۆردوبان بکەیت. ئەو سیناریۆی کە لەسەر زەوی بەڕێوە دەچێت ئاشکرا نەکراوە یاخود میدیا ئاماژەی پێ نەداوە، ئەوەش لە چوارچێوەی هەوڵدان بۆ ئەوەی خەڵک نەترسێت، بەڵکو سیناریۆکە زۆر زۆر ترسناکە. هەوڵ دەدرێت کە عێراق ڕابکێشێتە شەڕەوە. دەڵێم کە عێراق مافی بەرپرسدانەوەی هەر جۆرە دەستدرێژیەکی هەیە، هەروەها عێراق مافی ئەوەی هەیە ڕێگە نەدات کارتەکان تێکەڵ بکرێن و دابەشکاری ناوخۆی لەسەر ئاستی عێراق ئەنجام بدرێت. پێویستە عێراق سەرنجی لەسەر ئەو هێرشان نەبێت کە دەکرێنە سەری. ئەمە زۆر ڕوون بۆتەوە کە عێراق هەوڵێک هەیە
هەیە بۆ ئەوەی کە ڕۆژئاوای عراق تێبشکێنرێت ڕۆژئاوای عراق لاواز بکرێت لە ڕووی ئەمنیەوە پێم وایە ئەمە سیناریۆیەکی زۆر زۆر مەترسیدارە ئەوەی کە لەسەر زەوی هەیە ڕوونە کە هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە دابشکاری و فیتنە دروست بکرێت لەناو خۆی عراقدا و هێزەکانی عراق دابەش بکەن. باشە بەرز ئەبوودی دوێنێ عراق حەشدی شعبی دەستکراوە کرد لەوەی کە وەڵام بداتەوە یا هێرش بکات ئای ئەمە دۆخی عراق ئاڵۆزتر ناکات؟ سەرەتا فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان هەروە هێزە ئەمنیەکان لایانی پەیوەندیدارن بە دابینکردنی سەقامگیری بۆ هێزە ئەمنیەکان و هاوڵاتیانی عراق و پاراستنی سەروەری ئەم دەوڵەتە کە دەوڵەتی عراقە. دەوڵەتی عراق دەوڵەتێک نییە کە سەروەری نەبێت بەڵکو دەوڵەتێکە خاوەنی سەروەریە پێویستە ئەو سەروەریە بپارێزێت هەروەها پێویستە کۆمەلگانە دەوڵەتی ڕێز لە یاسانە دەوڵەتیەکان بگرن. عراق مافی خۆیەتی بەرگری لە خۆی بکات مادەی پەنجاوەیەکی نەتەوەی کردوەکان ماف بە هەموو دەوڵەتێک دەدات کە بەرگری لە خۆی بکات کاتێک هێرشی دەکرێتە سەر کاتێک گەلەکەی و هێزە ئەمنیەکانی دەکرێنە قوربانی. گومانی تدانی ئەمە مافی عراقە بەرگری لە خۆی بکات بەڵام ئەمە ڕوونە کە هەوڵێک هەیە بۆ عراق ڕابکێشێتە شەڕەوە لە کۆتاییدا پێویستە و هێرشانە بوەستێنرێت پێویستە کۆمەلگەن و دەوڵەتی هەڵوێسێکی زۆر وریا بێت لە پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکان و ئاسمانی عراقی. ئێمە ڕەتمان کردوتەوە کە عراق بێتە مەیدانێک بۆ هێرشکردن سەر وڵاتانی دراوسێ. بەداخەوە ئەمریکا ئێستا بووەتە لایانی هێرشکار بۆ سەر عراق. ئێمە دەمانوێت کە دانوستان و پەیوەندی هەبێت لە نێوان عراق و وڵاتانی دراوسێ بۆ ئەوی ئەو دوژمنکاریە و هێرشانە کۆتاییان بێت. باشە بەڕێز عەبوودی عراق توانای ئەوەی هەیە کە بەرگری لە خۆی بکات و بەرگەی ئاڵۆزتربوونی ئەم دۆخە دەگرێت ئەگەر بە فەرمی تێوە بگرێت لەم ئاڵۆزیانەی کە لە ناوچەکەدا هەیە بێتە بەرەیەکی شەڕ. گومانی تێدانیە کە عێراق خاوەنی کەرەستەی پێویست نییە بۆ بەرگریکردن لە ئاسمانەکەی بەڵام دەتوانێت بە هاوکاری دەوڵەتە گەورەکان ئەمە بەردەست بخات بە شێوەیەکی خێرا لە پێناو ئەوەی کە سەروەری ئاسمانی خۆی بپارێزێت. ئەمە مافی عێراقە کەلوپەلی جەنگی بکڕێت. ئەمە گومانی تێدانیە کە ڕێکەوتنی استراتیژی هەیە لە نێوان ئەمریکا و عێراق. ئەمریکا هاوبەشێکی گرنگی ناوچەکەیە پەیوەندی زۆر باشی لەگەڵ عێراق هەیە بەڵام ئەوەی کە ڕوو دەدات لە دەستدرێژیەکان پێم وایە کە جۆرەکان سیناریۆ هەیە بۆ ئەوەی کە پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا بچنە قۆناغێکی هەستیار و مەترسیدارەوە. پێم وایە کە ئێستا ئەوەی ڕوو دەدات یەکلاییکردنەوە ململانیەکانە پێویستە عێراق دیپلۆماسیەتی هەبێت دادوە خۆیدا بگرێت هەروەها بە بڕیارێکی سەروەری و گەورە هەڵسێت بە بەرگریکردن لە گەل و ئاسمان و سەقامگیری خۆی. باشە پێت وایە شەڕیشی نەبێت پێت وایە بە دیپلۆماسیەت ئەتوانێت ئەمە چارەسەر بکات؟ عێراق دەتوانێت بەرگری لە خۆی بکات. بەڵێ لە ڕێی دیپلۆماسیەوە دەتوانێت عێراق بپارێزێت. دەماوە جەنگی 12 ڕۆژە عێراق پارێزرا لە ڕێگەی دیپلۆماسیەوە نەبووە بەشێک لە شەڕەکە. ئێستا عێراق توانێت چاودێریکردنی دۆخە هەرێمیەکەی هەیە. هەروەها پێویستە دانوستان لەگەڵ عێراق دانوستانێکی جیاواز بێت. پێویستە سەیری عێراق بگرێت وەکوەی کە دەوڵەتێکی سەربەخۆی و خاوەن سەروەریە. هەروەها پێم وایە کە ئاسمانی عێراق و زەوی عێراق بۆ هەموو لایەک قەدەغەکراو بێت و هیچ لایەکۆی نەبێت کە بەکاری بهێنێت بۆ هێرشکردن سەر ناوچەکانی دیکە. پێویستە کۆمەلگەن و دەوڵەتی بارکی خۆی هەستێت سەیری ئەو بکات کە عێراق خاوەن سەروەریە و دەستدرێژی کراوەتە سەر. هەروەها هەوڵێکی زۆر ڕوون هەیە بۆ ئەوەی نەک عێراق بەڵکو هەموو وڵاتانی ناوچەکە بچنە شەڕەوە. هەوڵ دەدرێت کە شەڕەکە فراوانتر بکرێت. ئەمە سیناریۆیەکی زۆر ترسناکە. سیناریۆیەکە کە باس لەوە دەکات یەکەم شت سەرچاوەکانی وزە بکرێنە ئامانج لە هەموو وڵاتانی ناوچەکە هەروەها سەقامگیری دەوڵەتی بخرێتە مەترسیەوە. ئێستا ئەومان بیر نەچێت کە سەقامگیری دەوڵەتی لەسەر دێواری داڕمانە پێویستە کۆمەلگان و دەوڵەتی زۆر باشە. بەرز عەبوودی زۆر جەخت لە سەقامگیری عێراق دەکەیتەوە بەڵام بەر لە دەستپێکی ئەم شەڕەش عێراق بەهۆی گروپە ملیشیا چەکدارەکانەوە ئاڵۆزی و ناسەقامگیری بەخۆیەوە دەبینی. ئایا هەتا ئەم گروپانە کۆنتڕۆڵ نەکرێن عێراق سەقامگیری بەخۆیەوە دەبینێت؟
ابتداء سەرەتا بەرەی ناوخۆیی و یەکخستنی بڕیار هەروەها یەکخستنی هێزە ئەمنیەکان زۆر گرنگە. پێویستمان بۆیە کە ئێمە بڕیارێکی یەکگرتومان هەبێت، ئەمە بەرپرسیارەتی حکومیە. هەروەها پێویستمان بۆیە کە حکوومەتێکمان هەبێت کە توانای بەرپرسیارەتی وەرگرتنی هەبێت، هەروەها دەسەڵاتی هەبێت. ئەمە زۆر گرنگە. ئێستا بۆمان دەرکەوت کە حکوومەتێک هەبێت چەند گرنگە کە دەسەڵاتی تەواوی هەبێت و سەروەری بەسەر هەموو دامەزراوەکاندا هەبێت. ئێمە دژی هەر جۆرە دەستوەردانێکی دژی هەر جۆرە جموجوڵێکین کە ببێتە هۆکاری ناسەقامگیری عێراق. هەروەها پێویستە حکوومەتێکمان نەبێت کە بەرپرسیار بێت بەرامبەر گەلی عێراق. پێم وابێ ئەگەر حکوومەتێکمان نەبێت کە خاوەن کۆنتڕۆڵ بێت، سیناریۆی داهاتوو مەترسیدار دەبێت. ئێستا بۆمان دەرکەوتووە کە هەبوونی حکوومەتێک چەند گرنگە. پێویستە لایەنە سیاسیەکانیش بە ئەرکی خۆیان هەستن بۆ ئەوەی کە شەقام تێبکەن کە هەبوونی حکوومەتێک چەند گرنگە. ئەمڕۆ دەستدرێژیەکی زۆر ڕوون هەیە لەسەر عێراق. پێویستە حکوومەتێکمان هەبێت کە هەموو دەسەڵاتێک هەبێت بۆ کۆنتڕۆڵکردنی گروپە چەکدارەکان، نابێ حکوومەتێکمانە بێ لاواز بێت. بەڵێ سپاس دەکەم بەڕێز ڕەحیم عەبوودی سەرکردە لە ڕەوتی حکمەی نیشتیمانی لە بەغداوە لەگەڵم بووی. سپاس.